کۆنگرەی ڕێکخراوی تەندروستکارانی کوردستان بۆ هەڵبژاردننی کارگێڕ و ئەندامان بەڕێوە چوو. هەڵبژاردنەکە لەسەر بنەمای دەنگدان بە نوێنەرەکان بوو کە تا 5 ساڵی دیکە خزمەت بە تەندروستکاران دەکەن. سکرتێری پێشووی ڕێکخراوەکەش باز لەو دەستکەوتانە دەکات کە لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا بەدەستیان هێناوە. سپاس بخۆی پەروەردگار ڕێکخراوی تەندروستکارانی کوردستان هەر لە ڕابردووەوە جێدەستی دیاربە لە ناو ساحەی کوردستانەوە لە ناو دامەزراوە تەندروستیەکاندا ئەندامانی ڕێکخرا و گەرموگوڕانە کار و چالاکیەکانی خوانی ئەنجام داوە. پێشتر کۆنگرەی ڕێکخراوەکە 4 ساڵ جارێک بوو، بەڵام لەبەر پەتای کۆرۆنا کرا بە 5 ساڵ جارێک. پێشتر ئامادەکاری کراوە بۆ کۆنگرەکە و ئەندامانی بەشدار هەڵبژێردراون. سەرپەرشتیاران و ئەندامانی کۆنگرەکە دەڵێن ڕێکخراوەکە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو هەوڵی داوە لە سەرجەم پارێزگاکان خزمەت بە تەندروستکاران بکات و داواکاریەکانیان بگەێنێت بە حکوومەت، هەروەها گرفتەکانیان بۆ چارەسەر بکات. ئێمە ئیشوکارەکانمان زیاتر خزمەتی تەندروستکارانە، سندنی حەق و مافەکانیانە، ئەوەی کە بۆمان بکرێت داکۆکی بکەین لەگەڵ ئەوانێک کە خۆبەخشن ئیشیان بۆ بکەین و کە زەختێک دروستکەین کە چۆن دەڵێ تاعینات فشار دروستکەین لەسەر حکوومەت کە حکوومەت شتیان بۆ بکە و هەروەها یەکێک لە پرۆژەکانی پانتای پرۆژەکانمانەوەیە کە هۆشیاری تەندروستی بۆ جەماوەر کە ئەمەش لە ڕێگەی ڕادیۆکانمانەوە کە لە زۆربەی لەقەکان ڕادیۆمان هەیە کە هۆشیاری تەندروستی بەردەوام بەخش دەکەن بەسەر کۆمەڵگەدا. هیڤیا گۆڕانکاری و گەشەپێدانێت کەین بۆ vê ڕێکخراوێ ڕاستی ڕێکخراوێکە گەلێک یاخۆ نەخوشیت خەلکی کریە خوددان و خوش تەنگۆڤیا نەدا پاش یعنی وەکی ئەڤان نەخوشیت vêdimoyekê mesela koronayê şerê Daeş û hemî nexwişit evê ser miletê me hatîne kirin me wek rêkxirawa me tenduristkarên Kurdistanê me xwecê neda paş û em sîngê cephey bûne û ferqa me û ferqa birê me pêşmergeyînîne. ئەمساڵ لەبەر ڕۆژی جیهانی پەرستاران کۆنگرەی سێمی ڕێکخراوەکە خراوەتە ئەم ڕۆژەوە، چونکە ڕۆڵی پەرستاران و پزیشکان و تەندروستکاران بە گرنگ دەزانرێت و لە ڕێگای ڕێکخراوەکەەوە هەوڵ دەدرێت بۆ باشترکردنی ژیانی تەندروستکاران و چارەسەرکردنی گرفتەکانیان. بەڕێز کاک خەدر عەبدوڵڵا بفەرمێ بۆ وەرگرتنی خەڵات